بەڵای زەنگەڵتان بەردەوامین لە تەوەری دووەمی بەرنامەی کورسات مەگەزین باز لە کار و چالاکی و بەرهەمێکی نوێی ساڵانە ئەکەین کە لەلایەن گروپی لەیزینەوە بەڕێوەچێت لە کاتێکە خوێندکاران خۆیان ئامادەکەن بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن دڵیان خۆشە بەکردنەوەی قوتابخانەکان. گروپی لەیزین با کارێکی هونەری با کەرنەڤاڵێکی هونەری سەمای بالێ پێشوازی لە ساڵی نوێی خوێندن و دەستپێکی ساڵی نوێی خوێندنەکە کە کار و بەرهەمێکی نوێی ئامادە کردووە بۆ خوێندکاران و بەگشتی کە ئەمە چەند ساڵێکە و ئەم ساڵیش بە هەمان شێوە نمایشی بالەی باخچەی ئەفسانەکان پێشکەشەکان بە هاوبەشی پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی شانۆ. گفتوگۆ لەسەر ئەم سەمای بالەیەکەین باز لەم کەرنەڤاڵەکەین بە میوانداری زۆر بەڕێز مینانیە سەرپەرشتیار و ڕێخەری سەماکاران. سڵاوت دەبێ میناخان بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت. بیرۆکەی ئەم کارە ئەم کەرنەڤاڵە لە چیەوە سەرچاوی گرت پەیامتان چییە کاتەکەیتان خستە ئێستاوە کە نزیک بووینەتەوە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن؟ بەڵێ ئێمە وەکو نەریتێکی ساڵانەی گروپەکەمان چەند ساڵە لەسرم نەریتە بەردەوامین کە ئێمە خولی هاوینەمان هەیە. بەڕاستیش لە خولی هاوینەیە هەموو ئەو خوێندکارانە هەموو ئەو منداڵانەی کە بەشداری خولەکان ئەکەن چ خولی زمان بێیان مۆسیقا بێیان بوارە جیاوازەکان بێت لە کۆتایی خولەکەیە بەرهەمێکە بێ ببینەوە چ لە شەهادەیەک بێ کە وەریەگرن یان چ لە نمایشە بێت چ لە پێشانگەیەک بێت. بۆیە ئێمەش بۆ ئەوەی کە توانای ئەو خوێندکارانە کە بۆ ماوەی 3 مانگە لەگەڵ ئێمەیە هەوڵ و تێکۆشانێن و پڕۆڤەیەکی زۆریان کردووە کاتێکی زۆریان بەخشیوە بەم هونەرە لە جیاتی ئەوەی کە ڕۆژانە کاتێکی زۆر بن بە تەکنەلۆژیا بە ئایپاد و لە بەردەم ئەو ئەتوانم بڵێم کێشە کۆمەڵایەتیە بن کە لە ئێستا هەموو دایک و باوکەکان ڕوبەڕووی ئەبنەوە ئەمان بتوانن کە جوڵەیەکی جەستەیی و هونەرێکی جیاواز بەرجەستە بکەن. بۆیە لە ماوەی ئەم 3 مانگەیە ئەو خوێندکارانەی کە لای ئێمە بەشدار بوون بە خۆشحاڵیەوە ئێمە هەوڵی ئەوەمان ناوە کە لەگەڵ یانە بگەینە ئەم ڕۆژە کە بەرهەمێک ئامادە بکەین و ئەوان هەم توانای خۆیان ببینەوە و هەم کۆتایی خولی هاوینەکەمان بێت و خۆ ئامادەکردن بێت بۆ ساڵی خوێندن و کە ئیتر لە ساڵی خوێندنە ئەنجات چۆن بڵێن حەزە هونەرەکانیان تێر بوو بێت و بەلای پەروەردە و فێربوونەوە ئیتر سپێ بکەن و هەدەفێکی کەش لەوەی کە ئێمە بۆچی لە سەرەتای خوێندنە ئەم نمایشاکەین ئەوەیە زۆرینەی خوێندکارەکان لە دواییە کە ئەچنەوە ناو دەستگاکانی خوێندن و ئەچنەوە ناو قوتابخانەکانیان بۆ نمایشی قوتابخانەکان و چالاکی ساڵانەی خۆیان زۆر سوود لەم نمایشەی ئێمە وەرئەگرن. زۆرینەی خوێندکارەکان لە بەرێکە مامۆستاکان و ڕێبەرەکانیان ئاگاداری ئەوەن کە لە لای ئێمە بەشدارن بۆیە داوایان لێکن کە چالاکی ئامادە بکەن واتە لە هەموو چالاکیەکانی خۆیانە خوێندکارەکان ماتوانڵم جێپەنجەیان دیارە بۆیە ئێمە ئەم نمایشانە کە ئەەکەین ئەتوانن ئەوان دوای ئەوە سوودی لێ ببینن کە بۆ نمایشی مەکتەبەکان بەکاری بێنەوە و خۆشحاڵانە ئێمەش دەتوانین هاوکاریان بکەن کێن لای ئێمە داوا ئەکەن ئێمە جلوکە ڕستەکانیان بۆ دابین بکەین بۆیە ئەتوان بڵێم کە بە درێژایی ساڵ ئەم خولە ئێمە سوودی ئەبێت. دەسا خۆش بێت. هاوبەشیتان لەگەڵ پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی شانۆ چ گرنگیەکی هەبوو چ کاریگەری و گۆڕانکاریەکی هەبوو لە هەمسەما جۆر و شێوازی سەماکانە؟ بەڵێ ئەتوانم بە خۆشحاڵیەوە بڵێم زۆر سپاس بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان کە توانیان هاوکارمان بن و شوێنیان بۆ دادا بین کردین کە ئێمە بتوانین خولی ئەم هاوینی تیا بڵێنەوە چونکە بەداخەوە ئێمە شوێنەکەی خۆمان لە دەستدا بوو واتە ئەگەر پەیمانگەی هونەرە جوانەکان نەبووە ئێمە نەمانەتوانی کە خولی ئەم هاوینەمان بەردەوام بێت. زۆر سپاسیانەکەین و هاوبەش بوون لە سەرەتای خولەکەوە تاکو ئەم نمایشەش لەگەڵمانە و لایەنی ئەتوانم بڵێم ئێمە ڕاستە جوڵە و سەماکانمان ئامادە کردووە چیرۆکی خۆمان ئامادەیە وەکو ئەندامەکانی سەر ستێج ئامادەین بەڵام ئەوانی دەتوان بڵێم لە پشتی ستێجەوە لە ئامادەکاری هۆڵ لە ئامادەکاری ڕووناکیەکان چ لە یارمەتیانی بەڕێوەبردنی میوزیک ینی واتە کارەکەمان ستەجەمعیە و بێبێکەوەین کە ئەگەر ئەوانمان لەگەڵ نەبوویان نەمانەتوانی ئەم نمایشەی بێبێبیانیمان ئامادە بکەین. دەسا خۆش بێت. کەرنەڤاڵەکە بە ناوی بالەی باخچەی ئەفسانەکان ناوێکی زۆر جوان و خەیاڵاویە ئەم ناوەتان بۆ هەڵبژارد و
ئەم ناوە چ خزمەتێک بە چیرۆکی کەرنەڤاڵەکە گەیەنێت؟ ئەتوان بڵێم کە ئێمە بەردەوام بۆ هەموو نمایشەکانمان ئەمانە بێت چۆن بەنگلیزیڵەن تیمێکی جیاواز واتە کە سەیری ئەەکەی ئەزانی کە ئەمە ئەچێتە چ لایەنێکەوە چ بیرۆکەیەک هەڵەگرێنە نمایشەکە لە سەرەتاوە هەتا کۆتایی. ناوەکەمان لەوە بۆ هات کە هۆڵمان ناوە جل و ئەکسسواراتی هەموو ئەندامەکان و هەموو بەشدار بووان زۆر جیاواز بن لە هەموو ئەو چالاکیانەی کە پێشووتر هەمان بووە. بۆیە ئەو نەخشەیە کە واتە ئەو باخچەیە کە ئێمە باسی ئەەکەین، ئەو ئەفسانەیە کە ئێمە باسی ئەەکەین، ئەفسانەکە لە جوڵەکانیانایە و باخچەکەش لە جلەکانیانایە. واتە ئیشێکی دەستی زۆر زۆر ورد کراوە لەلایەن مامۆستا ڕووبارەوە کە ئەتوان بڵێم ئەو جلانە زۆرینەی خۆی ئامادەی کردووە کە ئیشی دەستی بۆ ئەکا چ تەنانەت لە ڕەخسنی سەر ستێجیشەوە. واتە ئێمە ئەمانەوەی کەشێکی باخچەیەکی زۆر زۆر فراوان و زۆر زۆر تازە و زۆر فرێش دروستکەینەوە کە وەکو هەناسەیەک بێت کە ئێمە دەستپێکی ساڵی خوێندنمان بە هەناسەیەکی زۆر زۆر فرێشەوە بێت. هەموو ئەو ناناخۆشیانەی ساڵی داهاتوو لە بیرکەن خوێندکارەکانمان کە بتوانن لە ناو بۆ چەند ساتێکیش بێت لە ناو نمایشەکە لە جیهانێکی ئەفسانەیە بچین بڕۆنە ناو کەشێکی تایبەتەوە کە ئەوان لە دواییە بە درێژایی ساڵەکە جیاوازی ببیندێت لەگەڵ کە سێکاکە لەناو ئەم هوەرەیە بەوە کە سێکە تا ئێستا لەناو ئەم هوەرەیە نەبووە. باشە لە ڕووی مادیەوە کێشێکتان بۆ دروست نەبووە؟ بەتەکیدەوە بەرگەکان ئەو دیکۆرە بەتەکید ئەوە ئەتوانم بڵێم کێشەی بەردەوامی ئەو گروپی ئێمەیە، چونکە ئێمە گروپێکین بەڕاستی هیچ فەندێکمان نییە، هیچ سپۆنسەرێکمان نییە و هەوڵمان تا ڕادەیە کە بتوانین سپۆنسەر پیاکەین بۆ ئەم نمایشەمان، بەڵام بەداخەوە هیچ وەڵامێکمان دەستنەکەوت لە هیچ لایەنێکەوە تەنانەت لەلایەنە تایبەتیەکان یاخود لەلایەنە حکوومیەکان بێت. بۆیە هەوڵمان ناوە بە هاوکاری دایک و باوکەکان و بە هەوڵی ئەوەی کە مامۆستا ڕووبار خۆی پێشووتر ئێمە جلەکانمان داوا کردبوو لە دەرەوە بۆ نمایشەکانی کە بە سادەی بەکارمانیان نابوو، بەڵام ئەم جارە ئێمە محاولاکەین ستایلەکانی بگۆڕینەوەتە سوودمان لە جلەکانی کە وەرگرتۆتەوە کە بەکاری بێنینەوە بیگۆڕینەوە، چونکە بەڕاستی 4 گروپمان هەیە 30 ئەنداممان لەسەر ستێجە بێ بەیانی ئەم هەمووە قورسە بێکجار هەمووی دەداتە بین بکرێت. دەستان خۆش بێت. سەما زمانی جەستەیە، ئێوە چۆن هەوڵتان ناوە لەم کەرنەڤاڵەی سبەینێک کە نمایشەکرێت لە ڕێی جەستەوە لە ڕووی جوڵەکانی سەماوە پەیامەکەی خۆتان بگەێنن؟ ئێمە ئەتوانم بڵێم 3 پەیامی سەهرەکیمان هەیە. یەکەمیان پەیامە پەروەردەیەکە، ئەویش کە ئەم خوێندکارانە زۆرینیان بە تایبەتی گروپی ئەیکەیەنە لای ئێمەوە، هەنێکیان تەلەبەی باخچەن کە هێشتا نەچوونەتە مەکتەب، هەنێکیان تەلەبەی دایانگەن و چنە باخچەکان کە یەنە لای ئێمە لە سەرەتایە پێیان قورسە کە لە کەشێکا بن مامۆستایان هەبێت و لە هاوپۆلیان هەبێت، واتە ئامادە ئەبن بۆ ئەوەی کە بڕۆنە ناودە دەستگای خوێندن و فێربوونەکانەوە کە بەرگ ئەو کەشی مامۆستا و خوێندکارانە ئەکەون. لایەنە کۆمەڵایەتیەکەی ئەوەیە دوورەکەونەوە لە هەموو بەکارهێنانی تەکنۆلۆژیاگیش نەبێ بۆ چەند سەعاتێکیش بێ لە ڕۆژەکەیە و ئەتوانم بڵێم فێری ئەوە ئەبن چۆن هاوڕێ دروستکەن، لە فێری ئەوە بن چۆن گوێڕایاڵی دایک و باوکیان بن، چونکە ئەوان توانم بڵێم کە ئەبینن دایک و باوکە بەم جۆش و خڕۆش و ئەیان هێنن هەموو ڕۆژێ زۆرین دایک و باوکیان چاوەڕێیانەکەن، یعنی کاتی خۆیان بە کاملی خان کردەوە بۆ ئەو خوێندکارانە. من لێرە زۆر سپاسیانەکەم کە ئەوانیش هاوکاری سەهرەکیمانن، ئەیان هێن و ئەیان بن. بە تەئکید مناڵەکانیش زۆر پێیان خۆشەو بۆ وەکو ڕێزێک بۆ ئەو هاوکاری ئەوانیش گوێڕایاڵیانە بن، واتە لایەنە کۆمەڵایەتیەکانیش کات و خەو و خواردن و هەمویان ئەتوانم بڵێم تەنسیمە بێتەوە یاسایەکی بۆ دائەنرێ. لە لایەکی کەشەوە لایەنە جەستەیەکەیە، ئەویش لە جیاتی ئەوەی کە بەڕاستی ئێمە بە درێژایی ساڵت خوێندکار لەسەر ئەو ڕەحلانەدا ئەنیشێت و لە ماڵیشەوە هەر خەریکی سعی ئەبن، ئێمە بتوانین بۆ ماوەیەک
فێریان کەین چۆن خۆیان احتمام بە جەستەی خۆیان بن چۆن بجوڵێن و جوڵەکان کامە ڕاستە کامە هەڵەیە چی بکەن تاکو کەسێکی چالاک بن تاکو بەردەوام تۆ تا جوڵت زیاتر بێ سوڕی خوێن لە لەش تا چالاکتر ئەبێت واد لێ تەرکیزە باشتر ئەبێت و باشتر لە چواردۆر تێ ئەگەی لە مامۆستاکان تێ ئەگەن فێر ئەبن کە تۆ ئەم ئەچێتە بەردەم ستیج نزیکەی 200 کەس لە بەردەم یاتی ئەم نمایشی بۆ ئەکا واتە باوەڕ بەخۆبوونێکی زۆری ئەبێ فەرقی ئەبێ لەگەڵ منداڵێکا کە تا ئێستا نەچۆتە سەرستەیج و ڕوبەڕووی بیهنەرێ نەبووتەوە و کە کاتە ئەمان بە خولێکی کەم لە زۆر لایەنەوە گەورە ئەبن و گەشە ئەەکەن سوودی هەبێت بەس لە تەمەنە جیاوازەکان کرد چێنەوە کەسانی کە ئەو خوێندکار و بەهرەمەندانی کە سبەینێن لەسەر تەختەی شانۆ بۆ کەرنەڤاڵەکەی سبەینێ ئەیان بینی بەڵێ بەخۆشحاڵیەکان لە چ تەمەنێکەوە لە چه ئاستێکەوە تایەت تا چ تەمەنێک بەخۆشحاڵیەوە توانم بڵێم ئێمە 4 گروپی جیاوازمان هەیە و هەر 4 گروپەکەش تەمەنە جیاوازەکانن واتە لە گروپی ئێوە هەمانە هەتا گروپی دی لە گروپی ئێوە لە 3 ساڵونیەوە دەست پێکە خۆی تا ئێستا ئێمە بەدەگمەن خوێندکار وەرەگرین کە لە تەمەنێکی وا بچووکا بێ بەڵام باوەڕەکەی بچووکترین ئەنداممان چالاکترینمانە ئێمە بەڵێ 3 ساڵونیەوە 3 ساڵونی بەڵێ 3 ساڵونیوە بێت ئەو کچە جوانەمان باشە ئەگەر هاوڕێک هاوکارانم بتوانن ئەم سلایدی پێشتر بگەڕێنەوە ئەو کچە جوانەمانە کە ناوی نەهلایە باشە تەمەنی 3 ساڵونیوە لە گروپەکەی ئێوەیە گروپی لەیزینە بەشدارە لەو کەرنەڤاڵی سبەینەیە باشە یەکەم جارێتی بەڵام ئەتوانم بڵێم چالاکترینە و ئەگەر دایک باوکە بە زۆر نەیبنەوە لە کاتی پرۆڤیان ناڕاتەوە ئامادەیە هەرموو سعاتەکان لەوێ بێ ئەوەندە حەزی بڵێ ئەوەنە حەزی هەیە بڵێ ینی لەوەنەوە تیامانیان لە 3 و تاکو 16 بۆ 7 قورس نییە کارکردن لەگەڵ ئەو تەمەنانەیە بەتەکید زۆر قرسە بۆیە ئەڵێم ینی بەدەگمنتیانە هەڵەکەوێت کە لەو تەمەنە بتوانن بەرگەی ئەو هەموو قورسایی سەرستەیج و پرۆڤە و یاساکان بکرن بۆی ئێمە خۆمان لە 5 ساڵ بەرەو سەروتر وەرەبەریەگرین بەڵام متوانم بڵێم ئەمە کەیسێکی جیاواز بوو چۆن بوو ئەو وەرگرت تاقیمان کردەوە لەگەڵ دایک باوکەکەیە وتیان بۆمان ناوەستێنرێ لە ماڵەوە هەرە جوڵێ زۆرینەی مناڵەکانەوەیان هەیە کە ئەتوان بڵێم فرەجوڵەیەکیان تایە بەڵام کەمیان ئەو لەو فرەجوڵەیە ئەتوانن لە هونەرێکا بیندۆزنەوە فرەجوڵەیە پێویستە بۆ سەمای بالێ بەتەکید لەبەرەوەی کە ئێمە ئەتوانین چۆن بڵین بەرەو ئاڕاستەیەکی ڕاستی بەهرین فرەجوڵەیەک بەمانەی ئەوە ناکە زۆر بێت کە چواردۆر بێت زارکە بەوەی کە ئەم لاجوان کە بۆ ئەوێ لە خۆشی شوێنەکە ئاوای لێت کە لە خۆشی هاوڕێکانی لە خۆشی سەماکە لە کە گوێ لە میوزیکەکە ئەبێت ناهۆستێوەنی حەت لێە بۆیە زۆرینەی ئەو خوێندکارانەی کێنە لامان ئێمە تا چەند ڕۆژێک تستیانەکەینەوانی لەو تەمەنیا بن هەنێکیان خۆیان تااقەتیانە چێ حەتیان لی نییە دوای یاساکانی پۆلکۆن حەزەکەن ئازاد بن ئەو مۆسیقای لە ماڵەوە بۆیان لە ئەیرێ خۆیان هەر بەردەوام من هەر بە ئەوەیان بۆ لای ئێمە کە پیانەڵین ئەبێ ئەم جوڵێ بکەن لەم کاتیا بیکەن ئەوە ئەوەیە ناتوانین لەگەڵ یاساکە دەمجبین بۆیە بەدەگمەن ئاواتیانە هەڵەکەوێت خاتومینە پەیامەت چێ بۆ خێزان و کەسانێک کە سبەینێ لە کەرنەڤاڵەکەی ئەوەیە بەشدارە بن بینەری کەرنەڤاڵەکە بن ئەتوان بڵێن بەخێر بن زۆر خۆشحاڵە بین کە ئەوان بێن نمایشی ئەم مەمەناڵە جوانانە ببینن و توانا و هیلاکی ئەمان ببینن کە ئەم بە مودێکی زۆر کەم بەڕاستی بۆ سەمای بالێ بەتابەتی بالێ کلاسیک 3 مانگ وەکو 3 ڕۆژوایە ینی کاتێکی زۆر کەمە ئێمە پێشووتر لە گروپی لەیزینە ئەو کاتێک کە ئەتوان بڵم شوێنی تایبەتی خۆمانمان هەبوو بە درێژایی ساڵی خوێندن ئامادەکاریمان بۆ فستیڤاڵێکی وا کرد ئێستاواتە بە کاتێکی کەم بە 3 مانگ بەڕاستی زۆر کەمە کە ئێمە بتوانین چالاکیێکی وا حازرکەین و ئەژبێ ئەدایمە ئەومان لە بیر بێت کە فستیڤاڵی ئەم جارەمان لە هی پار باشتر بێت و هی ساڵی داهاتوو لی ئەم ساڵ باشتر بێت بۆی ئەتوانم کە بڵێم زەختێکی زۆریان لەسەر بوو و هەوڵێکی زۆریان ناوە بۆیە زۆر سپاسیانەکەم ئەگەر بێن توانا و بەهرەی جیاوازی ئەم خوێندکارانە ببینن و بزانن کە هونەری سەما لە ناو تاکەکانی ناو کۆمەلگاکەمانە بڵاوە و جۆش و خۆشێکی زۆریان هەیە ئەم خوێندکارانە دەسان خۆش بێت لە کۆتاییە باباسێک لە شوێن و کاتی نمایشەکە بکەین
ئەوەندەی ئاگادار بم ڕۆژێکی تریش نمایشەکرێتەوە پاسی بەڵێ ئێمە بەیانی پێنجشەممە چوارینۆ لە هۆڵی تەوار نمایشمان هەیە کاتژمێر 6:30 و شەمەش لە پارکی ئازادی کاتژمێر 7. شەممە لە پارکی ئازادی کاتژمێر 7 دەستان خۆش بێت سەرکەوتوو بیت خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئەمەدەبوونیت زۆر سپاس دەستە خۆش بێت.